سەرەتا ڕێز و خۆشەویستیم بۆ مولایەک ئەمڕۆ دانیشتنێک بەڕێوە دەچێت لە شارە جوانەکەی کەرکووک بۆ کاکە بوێری خۆشەویست بوێر فەرەنسی بە باوکاری ئازبۆر کاکە ئامانجی خۆشەویست و بە ئامادەبوونی کامێرەمان خەلیفە چۆمانی عەزیز و هیوادارم بەدڵی هەموو گوێگرمی سەرێک بێت پێشکەشە بە یوتیوبی کوردفان بڕۆ مامۆستاکە دکتۆر بڵێن مردم بابێ دڵم شیوەکە ئەو لە نێو دڵمدایە پێی بڵێن با دەریکە دەڵێن کە نابێ دوو کەس بنوێژێن لە گۆڕێکە کاتێک کە مردم بڵێن باشین و ڕۆڕۆنەکە پێی بڵێنە تاماوم بابێ سەردانیەکم کە نەک لە دوای مردنم بێ سەردانی گۆڕەکەم کە دوای مەرگم سوودی چیە بێت و قسەم بۆ بکە یاخود خونچە گوڵێکی لەسەر گۆڕم پەرواز کە لەسەر گۆڕم بوەستێ داوای بردن بکە یەو کاتی سوودی نییە خۆ مرد و قسە ناکەن لەسەر گۆڕم بوەستێ داوای لێبردن بکە ئەو کاتی سوودی نییە خۆ مرد و قسە ناکە بۆ ویر فەرەنسیە هەڵا گادەی بۆ دەکە لێرەوە تا فەرەنسا بەدڵ یادی لێ دەکات لێرەوە تا فەرەنسا بەدڵ یادی لێ دەکات سڵاو لە کاکە ئامان سەیرکە چۆن ئەس پێ دەکەن ئای بەژیر دڵم لە گۆڕستانی عاشقت پاڵ دەداتەوە وا دڵمی برد و ڕۆیشت ئاوڕم لێ ناداتەوە بە ڕێگایەکدا ڕۆیشت خۆلام لێ ناکاتەوە هەژاری یەشقیەوە بۆ چاوی ناکاتەوە بۆ جارێک سەیرم ناکات سەری بەرز ناکاتەوە زۆر دنیام کە نەفامە جارێ بیر ناکاتەوە ڕۆژێک دادێت بە سەفات باجەکەی دەداتەوە لەوە تەینەم بینیوە بێزارم لەو کاتەوە ئەگەر هەزار جوان ببینم دڵم لێ ناداتەوە خەیاڵم وەکو سێبەر دایمە وا بەدنواتەوە ڕۆڵە دانیشتن بۆ بوێر دەکاتەوە خۆزگە لە کوردستان بایی دابنیشم لاتەوە خۆزە لە کوردستان بایی دادەنیشتم لاتەوە بۆ بوێر فەرەنسیە هەڵە بەندبان کاتەوە یەڵا مانچکیان بڕۆ یەڵا مانچکیان بڕۆ بۆ مەعەستی بکاتەوە بەژێ تەواوە شۆراران بم
بمشۆ جەستم گشدا ڕزاوە کە مردم ئارام بمشۆ جێگەی ساغم نەماوە نیوەی زاوم یارە نیوەی دۆستی ناپیاوە ساڕێژ نابن بە مەرگیش هەموویم لە پێشاوە کە جەنازەم تانە لەگردن لە منتان کرماڵە بانێتە سەر قەبرم من ئەوەی ئەزیەت میداوە ئەیە تا ئێرەم مێناوە بۆ کەس نیمە خراوە خەڵکی خۆیان دەزانن کێ باشە و کێ خراوە ئەوەی یەک باشەی بۆم بێت ڕێزی لەسەر دوو چاوە ئەوەشی بۆم باش نەبێت لە جەی تاکێ پێڵاوە بۆ بوێر فەڕەنسیا دەیناسم چەندە پیاوە خەڵکی باشی دەناسم دەزانم چەند بەناوە لێرەوە تا فەرەنسا جێگای ڕێز و سڵاو براکەم تەسویری کە جێگای ڕێز و سڵاوە یاڵا ئامانجیان بڕۆ ئەو وەرگەی بۆم لێداوە چی بکەم بەندەم لێ تێک چوو زمانم تێکەڵا بژیت خەلیفە تۆمان ببورە لە هەڵەمان سەرکێری مەزارم بنووسن خەتێکی ورد بنووسن کام کوڕا یەکەم جاری نەبوو مرد بە جوانی سۆمای چاوێ دڵی بێگەردی منت برد ئێستاش وازت هێنا مەڵقەی پەنجەت لەدەست کرد خۆشبەختیش بۆ خۆت برد و سەد خەمەت تووشی من کرد ناحەزان بە من خۆش بوون دوو چاوی منە کوێر کرد بینیم چەندە بێخەمی دڵخۆش بووی سەما دەکرد کاتێ ڕوخسارمت بینی چوەن شەرمت لە خۆتە کردن بینیت کە چەند وێرانم نەفرەتت لە خۆتە کرد بۆ کاکە بوێر ئەیڵێم دوژمنی یەکەم بەپر لێرەوە سڵاوی لێبێ بۆی بەدڵم بانم کرد لێرەوە سڵاوی لێبێ بۆی بەدڵم بانم کرد ئامانجیان بیوەستێنە لێرەوە تەواوم کرد ئامانجیان بیوەستێنە و لێرەوە تەواوم کرد ئەی بەژێ